لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لوانەی 270 لەوانەکانی تەفسیر قورئان پیرۆز بێمە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خی گەورە و هیوادان ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ليقطع طرفا من الذين كفروا أو يكبتهم فينقلبوا خائبين. بەڵێ خۆشەویستان، دیارە ئاتەش هەر لە درێژەی ئاتەکان پێشووترە کە خی گەورە سوبحانەهو وتەعالە لە سیاقی باسکردنی غەزوەی ئوحود ئینجا خی گەورە سوبحانەهو وتەعالە ئەو ئاتانەمان بەبیر دێنیتەوە کە متعلقە پەیوەستە بە غەزوەی بەدر. ئیتر ئێستا ئەوە لە درێژەی و ئاتانەی کە خی گەورە باز لە بەدر دەکاتن کاتێکەوە دەفەرمی بەشداریکردنی مەلایکەت لە بۆ مزجێنیە نەسرەت و سەرکەوتنیش تەنها لەلای خوا سوبحانەهو وتەعالە. ئەو نەسرەت و سەرکەوتنە تێیدا چ مەبەستێک تەحقیق دەبی ئەوە لێرەدا خی گەورە سوبحانەهو وتەعالە لەو ئاتە و لە ئاتی دواترێ باز لە مەبەستەکەی دەکا. ليقطع طرفا من الذين كفروا کەواتە بەو نەسرەتەی لە پێشەوە دەفەرمێ النەصر إلا من عند الله العزيز الحكيم. نەسرەت کە لەلای الله سبحانه وتعالى ئەو خوای کە العزيز و الحەکیمە. مەبەست لە نەسرەت چییە؟ کە خی گەورە ئیمانداران بەسەر دێخی بەسەر کافران ليقطع طرفا من الذين كفروا. ليقطع طرفا من الذين كفروا واتە تاوەکو بەشێک لە کافرەکان ببڕیتەوە ئەو یەکبیتەهم یانەوە تا زەلیلیان بکە فينقلبوا خائبين تاوەکو بە فەشەلەوە بگەڕێنەوە. زالێردا ليقطع طرفا من الذين كفروا واتە بەشێک لە کافرەکان ببڕیتەوە واتە لە عەدەدیان بەشێک کەم کاتەوە، لە قەهر و قووەت و دەسەڵاتیان بەشێک کەم کاتەوە، لەو زەویەی کە لە ژێر دەسەڵاتیوانە بەشێک کەم کاتەوە کەواتە تاوەکو بەشێکیان لێ کەم کاتەوە بە مطلقی لە قووەتیان لە عەدەدیان لە دەسەڵاتیان کەم کاتەوە بەو نەسرەتێک کە دەیداتە ئیمانداران. ئەو یەکبیتەهم لێرەدا وەکو زانان دەفەرمون ئەوە لە بۆ تەنویع نییە، پێگوترێ ئەو لە بۆ خولوو واتە لا یەخلو من ذلك واتە حاڵی وان لە پاشی نەسرەتی ئیمانداران لا یەخلو من ذلك واتە لەوەی بەدەر نییە بەشەچیان لێ دەبڕیتەوە یان ئەوە تا زەلیلیان دەکا یان ئەو تا هۆردووشی پێکەوە کەواتە بەلای کەمی یەک لەوانە ڕوودا و احتیمالە هەردووشی ڕوو بدە لە نەتیجەی ئەو نەسرەتەی کەوا خی گەورە دەنێ لە بۆ ئیمانداران ئەو یەکبیتەهم کە بە دیارە وەکو زانان دەفەرمون لەوەیەوە هاتیە کە کەسێک بکەوتە سەر دووموچاوی بەربیتەوە بکەوتە سەر دووموچاوی ئەوە لە ئەسڵی لوغەتەوە لەوەیەوە هاتێ کە بت بەڵام لێرەدا بە مانای زەلیل بوون و ڕیسوابوون دێ لەبەرەوەی وەکو لە کوردەواری خۆشمان دەڵێن ئەو کەسە کە زۆر مەغرورە تاوەکو کەپووی بشچێ تاوەکو لە تەکەبور بکەوی. ئیتر لە نەتیجەی ئەو نەسرەتەی کە خی گەورە دەیداتە ئیمانداران تاوەکو بەشێک لە کوفر ببڕی ئەو وەکو باسمان کرد یان ئەوە تا یاخود لەگەڵ ئەوەش زەلیلیان بکە ڕیسوایان بکە فينقلبوا خائبين و بگەڕێنەوە بە خەیبەت ئەمەلەوە بە فەشەلەوە بگەڕێنەوە. خائب واتە ئەو کەسێک کە ئەو مەبەستەی کە هەیبوو نێتە دی فەشەل بینی کەواتە بە فەشەلی بە هیوابڕایی بگەڕێنەوە بێ هیوا بن لەوەی کەوا هەدەفەکانیان تەحقیق ببی. پاشان دەفەرم لەیسە لەکە من الأمر شيء أو يتوب عليهم أو يعذبهم فإنهم ظالمون. کەواتە مەبەستەکان لە نەسرەتی ئیمانداران لە بۆ کافران ئەوەیە کە ليقطع طرفا من الذين كفروا أو يكبتهم فينقلبوا خائبين أو يتوب عليهم أو يعذبهم. بەو شێوەیە بەڵام لە نێوان ئەو جملانەی کەوا هەمووی متعاتفن لەسەر یەکتری بابن واوی عەطف لە نێوانیان هەیە لەو حاڵەتەی خی گەورە باس شتێش کە لەیسە لەکە من الأمر شيء هیچ لە ژێر دەسەڵاتی دوودانی یا رسول الله طبعا ئەوە لە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ شتێک لە بۆ تو ناگەڕێتەوە فەرمانکردنەکە و بڕیاردانەکە لەسەر ئەوەی کەوا کامەی لەوانە ڕوو بدا هیچ لە بۆ تو ناگەڕێتەوە بەڵکو الأمر لله وحده
هەموو فەرمانەکە لۆ لای خوا دەگەڕێتەوە سبحانه وتعالى ئەو يتوب عليهم یانەوەتە خوای گەورە موفقیان بکە لە بۆ تەوبە و تەوبە بکەن و لێیان قبول بکە ئەو يعذبهم فإنهم ظالمون یانەوەتە سزایان دەدا لەبەرەوەی بەڕاستی بێگومان ئەوانە ظالمن ئەوانە کەسانێکن مشریکن ظلمیان لە نەفسی خۆیان کردێ بەو شیرکەی کە ئەنجامی دەن و بەو کوفرەی کەوا دەیکەن جا لێرەدا لە دەربارەی لەیسە لەکە من الأمر شيء سبب نزولی باز دەکەن زانایان سبب نزولەکە وەکو هەندێک لە تەفسیرەکان بەو شێوەی باسی کردیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو لە ئەو حەدیثێکەوە ئیمام مسلم ڕواتی کردیە دەفەرمی لەو شەڕەدا لە شەڕی ئوحد کاتێکەوە ددانی پیرۆزیش کە و هەروەها خوێن لە دەموچاوی هات دەموچاوی مبارەکی بریندار بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی كيف يفلح قوم فعلوا هذا بنبيهم وهو يدعوهم إلى ربهم عز وجل پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی بە چ شێوەیەک قەومێک سەرکەوتوو سەرفراز دەبی و جارێشکە هیدایەت دەدرێ کاتێک کە ئەو کارە بەسەر پێغەمبەرەکان بینن صلی الله عليه وسلم لە کاتێکدا کە پێغەمبەرەکان بانجیان دەکات لە لای پەروەردگاریان خوای گەورە و ئاتەیدا بەزان لەیسە لەکە من الأمر شيء ئەو يتوب عليهم ويعذبهم فإنهم ظالمون کەواتە شەر نییە لە دوای ئەوەش کەواوایان کرد لەوانەیە خوای گەورە وفقیان بکات لە بۆ تەوبە بڕیار لە دەستەتونیە یا رسول الله صلی الله عليه وسلم وهروە لەو حەدیثێکەوە ئیمام بوخاری ڕوایەتی کرد ئەبو هورەیرە دەجێڕتەوە خوای لێ ڕابردە پێغەمبەر صلی الله عليه وسلم إذا أراد أن يدعو على أحد أو يدعو لأحد قنت بعد الركوع پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکەوە بیویست بە دوعای لە کەسانێک بکە یان دوعای لۆ کەسانێک بکە لە دوای ڕکوع لە نوێژە فەرزەکان لە دوای ئەوەی کەوا دەیفەرمو سمع الله لمن حمده ئەو جە دوعاکەی دەکرد لە بۆ نمونە دەیفەرمو اللهم ربنا ولك الحمد اللهم انجي الوليد بن وليد وسلمة بن هشام وعياش بن أبي ربيعة اللهم أشدد وطأتك على مضر واجعلها عليهم سنين كسني يوسف كواتا في صلى الله عليه وسلم مثلا دعاء لبو كساني ذاك اللوانا وليد كري وليد سلمي كري هشام عياش كري أبي ربيعة أوانا لما كيما بون لدواء هجرت لجير الصلاة كافركان بون في صلى الله عليه وسلم دعاء له ذاك كواخوي ونزاتي أبدا وهو دعاء لمضر ذكر دعاء لمضر ذكر كبنما بابن عشيرتي مضر كبراس المسلمان شهيد كربو ديفرمو خوا لسريان تند بكيو زحمتي وهروها وشك صالبني لسريان وكنا تسر قوم يوسف عليه الصلاة والسلام أو قومك يوسف عليه الصلاة والسلام وكل سورة يوسف باسكرا أو زاد فرمي يجهر بذلك دنج برز ذكر ولو دعانا وكان يقول في بعض صلاة في صلاة الفجر لهندق لو نوجان نوجيس بيانان ديفر اللهم إلعن فلانا وفلان خوا لعند لفلان ولفلان كزناي كسانش دهنا لأحياء من العرب لكسانك لابن مالكان عرب لعشيرة كان عرب حتى أنزل الله تعالى ليس لك من الأمر شيء حتى وكو خواي قول سبحانه وتعالى أو آتيدا بزان هيز لبوتوني يا رسول الله كواتا لێرەدا کاتێکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای لە کەسانێک دەکرد و بەتایبەتی لعنەتی لە کەسانێک دەکرد لعنەت لێدان واتە دوورکەوتنەوە لە ڕەحمەتی خوای گەورە دوورکەوتنەوە لە ڕەحمەتی خوای گەورە ئیتر کاتێکەوە پێغەمبەر صلی الله ئەو دوعا دەکا و رسول الله و دوعاشی مستەجابە خوای گەورە منعی دەکا لۆ وەکو زانان دەفن لە دوای ئەوەی کە خوای گەورە ئاتەیدا بەزان لەیسە لەکە من الأمر شەیء پێغەمبەر صلی الله لعنەتی لە کەسی تر نەکرد لعنەتی لە کەسی تر نەکرد لەبەرەوەی لعنەت لێدان وياخذ داوا كذن كخوا لعنتيان لبدا واتا او كسبه باش بلا رحمه خوای گەورە واتا مأيوز بلا هدايه تيتر هدايات ندريتن لدواء او كذا وزي خوای گەورە سبحانه وتعالى كفر ليس لك من الامر شيء في ان صلى دوازي لعنته لعنت ليدان كرد كواتا دعاء لعنتي لكس نكرد ساليردا واتا خوای گەورە تێمان دەگەینی سبحانه وتعالى كارو كردوي بتايبتي مساله هدايات لدى صلاة پیغمبری جنی صلی الله عليه وسلم وهروها دعا کردن لبو گمڕایی أبدي لدى صلاة کەس نییە خواه سبحانه وتعالى يعذب من يشاء ويرحم من يشاء ياخذ يضل من يشاء ويهدي من يشاء خواه سبحانه وتعالى كسان هدايتك كسان گمڕادەکە ئەوەی کەواشایانی هدايتە خوای گەورە هدايت دا ئەوەی کەواشایانی گمڕایی بڕیاری گمڕایی لەسەردا
ئەو بابەتانە و هەموو ئوموری کەونی دەگەڕێتەوە لای خوا سبحانه وتعالى هیچ شتێک لەدەست بەشەر نییە ئەگەر پێغەمبەریش بی صلى الله عليه وسلم لێ وەکو لە تەفسیری عەبدوڕەحمان بن ناصر السعدی دەڵێتن دەڵێ بەڕاستی ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا ئێمە پێویستە پەیوەست بین و متعلق بین تەنها بەخوا سبحانه وتعالى خوای هەموو شتەکان لەبەردەستە هیچ کەسێک لە پێغەمبەران عەلەیهیم الصلاة والسلام لە پیاو صالحان هیچ شتێشیان بەدەست نییە لە ئوموری ئەو کەنی تەنها خوا نەبی سبحانه وتعالى ليس لك من الأمر شيء أو بپێغەمبەر وا دەفەرمی صلى الله عليه وسلم کەواتە من باب أولى لە بۆ غەیری پێغەمبەر صلى الله عليه وسلم هیچ شتێشکان لەبەردەست نییە لە تەفسیری قاسمی شەر دەربارەی واتە دەفەرمی اعتراضا لئلا يغفل رسول الله صلى الله عليه وسلم فيرى لنفسه تأثيرا في بعض هذه الأمور فيحتجب عن التوحيد كواتە دەفەرمی کە خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمی ليس لك من الأمر شيء واتە تاوەکو پێغەمبەر صلى الله عليه وسلم بێ ئاگا نەبی لە هەندێک شت واتێبگا فيرى لنفسه تأثيرا في بعض الأمور واتێبگا هەندێک شت تأثيری ویە لەسەر کار و کردەوەکان و یاخود لەسەر نەتائیجی شتەکان خوای گەورە پێڕادەگەینی هیچ شتێک لەدەستە تو نییە تاوەکو لەو حاڵەتەی والعیاذ بالله يعني ودورە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم بێ ئاگا نەبی لە تەوحیدی خوای گەورە واتە هەموو شتێک لە بۆ خوا دەگەڕێتەوە سبحانه وتعالى هەموو شتێک لە بۆ خوا دەگەڕێتەوە هیچ شتێک لەدەست بەشەر نییە ئەگەر پێغەمبەریش بی صلى الله عليه وسلم لە ئوموری کەونی لە قەزەی هیدایەت و گومڕابوون هیچ شتێک لە بۆ کەسێک نییە تەنها لە بۆ خوایە ئەوەشە یەک لە بەشەکانی تەوحید کەوا هەموو شتێک ئەمە بجێڕێنەوە لە لای خوا سبحانه وتعالى لێیە هەموو هیوا و یاخود هەموو پاڕانەوە و هەموو ڕەجامان تەنها لە خوابی سبحانه وتعالى لە هیچ کەسێکی دیکە نەبی ليس لك من الأمر شيء بەڵێ ئەو زە دەفەرمی ئەو يتوب عليهم أو يعذبهم و گوتمان فعلا هەندێک لەوانەی کەوا لە بەدر مشارەکەیان کرد یاخود ئەوانەی کە لە ئوحودیش مشارەکەیان کرد کەسێک وەکو خالیدی کوڕی وەلید کە ئەو کات سبب بوو لە بۆ ئەو شکستەی بەسەر مسلمانان کە لە پشتە و لێیان سوڕاوە بەخۆی بە عەکریمەی کوڕی ئەبی زەهل کە دوو قیادە بوون دوو قیادی بوون لە ناو جەیشی قوڕەیشی ئەوان بوون زیاتر سبب بوون کەوا لە پشتەوەی مسلمانان سوڕانەوە لە نەتیجەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم بریندار بوو 70 سەحابە شەهید بوو خوایان لێ ڕازی بی ئیتر لە دوای ئەوەیە خوای گەورە موفقیانی کرد لە بۆ تەوبە دیارە ئەهلن لە بۆ تەوبە موفقیان کرد لە بۆ تەوبە تەوبەیان کرد خوای گەورەش لەیانی قبول کرد ئیواشە ئەو يعذبهم فإنهم ظالمون لەنەوانەش هەبوو کەوا لە جەیش قوڕەیش لە نەتیجەدا خوای گەورە سزایانیدا لە دنیا و قیامەت لەبەرەوەی کەسانێکی ظالم بوون ولله ما في السماوات وما في الأرض تأكيد لەسەر ئەوەی دەکاتەوە خوای گەورە سبحانه وتعالى ئەوەی لە ئاسمانەکان و ئەوەی لە زەویە هەر هەمووی خوایە سبحانه وتعالى خلقا وملكا وتدبيرا ولله ما في السماوات وما في الأرض نافرمي ما في السماوات وما في الأرض لله بەڵکو دەفەرمی ولله تقديم ما من شأنه التأخير وەکو گوتمان چەند جارێک باسمان کرد لە قورئان پیرۆز ئەو سیغەیە هەیە ئەو کە جملەیەک کە حەق خۆی لە پشتەوە کە بیهێنیتەوە پێشەوە چی لێ وەردەگیری لە بۆ حەسرە کەواتە حەسرەن هیچ شتێک نییە لە ئاسمانەکان و لە زەوی ئیلا مولکی خوایە سبحانه وتعالى ولله ما في السماوات وما في الأرض ئەوەی لە ئاسمانەکان و لە زەوی هەمووی ئیخوایە هەمووی ئیخوایە لە بۆ بابنێ وللهی لامەکە لە بۆ اختصاصە هەمووی تایبەتە بەخوا خەڵقن بەخۆی خەڵقی کردێ مولکن هەمووی مولکی بێ تدبیرن هەمووی بەخۆی بەڕێوەی دەبا هەمووی ئیخوایە سبحانه وتعالى يغفر لمن يشاء ويعذب من يشاء خوای گەورە سبحانه وتعالى تر لە کەسانێک خۆش دەبی کە ویستی لەسەربی و سزای کەسانێک دەدا کە ویستی لەسەربی دیارە مەشیئەتی خوای گەورە سبحانه وتعالى وما تشاءون إلا أن يشاء الله إن الله كان عليما حكيما لسورة الإنسان ده مشيئتي خواهي قولا لسرت أساسك علم وحكمة علمي بيها چه شاني أوي كوا سزايب ده علمي بيها چه شاني أوي كوا ليه خوش بي يتر حكيمي شولة زيقاي خوي دايدن سبحانه وتعالى يغفر لمن يشاء زلير ده يغفر لمن يشاء خواهي قولا أوي بيه ليه خوش ده بي بلان مشيئتي خواهي قولا لقال أويا كوا إن الله لا يغفر أن يشرك به خواهي قول بهيت شيويك قبولناك كوا شريك لبو بريار بدري كواتا أوي كوا شريك لبو خواهي قول بريار دا أقل لدنيا بيشي مردني توبي كر توبيشي نصوح وخواهي قول لي خوش دي بلام
ئەوەی کەوا لەسەر شرک دەمری مەحاڵە خوای گەورە لێی خۆش نابی و بەهەشتیشی لێ حەرام دەکا. کەسێک کە لەسەر شرک بمری خوای گەورە لێی خۆش نابی و بەهەشتیشی لێ حەرام دەکا، لێ جائز نییە. کەسێک کەوا لەسەر کوفریش مرد، لەسەر شرک مرد، بە هیچ شێوەیەک جائز نییە. لە بۆ پێغەمبەریش ناتی صلی الله عليه وسلم کو لە سوورەتی ئەتەوبەدا باس دەکا، نابێت ئەوەی ئیستیغفاریش بکەی لە بۆی. ما كان للنبي والذين آمنوا أن يستغفروا للمشركين ولو كانوا أولي قربى من بعد ما تبين لهم أنهم أصحاب الجحيم. لبو پیغمبر نهاتي صلى الله عليه وسلم، لبو إيمان دارانج نهاتي داوای لێ خۆشبوون لە بۆ کەسانێ بکەن ئەگەر خزمەتیشان لەگەڵیان هەبی پاشەوەی لێیان بەدیار دەکەوێت کەوانە ئەصحاب الجەحیمن، پاشەوەی لێیان بەدیار کەوانە یارانی جەهەنەمن، کولویان بەدیار دەکەوێت ئەوانە ئەصحاب الجەحیمن. ئەگەر کەسێک لەسەر شرک و لەسەر کوفر مرد فقد تبين أنه من أصحاب الجحيم. کەسێک کە لەسەر شرک و لەسەر کوفر مرد هیچ مەزایل تێدا نییە، ئەوە لەسەر ئەوە ئەهلی جەهەنەمە. لە بۆ کەسیش ناتە داوای ئیستیغفاری لێ بکە، نابی دوعاشی لێ بکەی، بەڵکو لە وەکو لە حەدیثێکی هاتێ پێیان سەڵسەڵەم دەفەرمی حيث مررت بقبر كافر فبشره بالنار. هەر کاتێک بەلای قبری کافرێک داهاتی بەلای ئیمانداران دادەی سەلامیان لێ دەکەی و بەلای قبری ئیمانداران سەلامیان لێ دەکەی، داوای لێ خۆشبوونیشان دەکەی. بەڵام هەر کاتێک بەلای قبری کافرێک داڕۆیشتی کە زانیتە سەر کوفر مردیە فبشره بالنار، بڵێ مژدەی ئاگرت لێبی. کەواتە یەغفر لمن یەشاء مەشیئەتی خوای گەورە لەوەیدا کەوا ئەوەی لەسەر شرک بمری خوای گەورە لێی خۆش نابی سبحانه وتعالى و نابی دوعاش لێ بکرێ. ويعذب من يشاء والله غفور رحيم. الله سبحانه وتعالى غفورة مغفريه هي واتا بندكان استردك وليان خوش دبي ورحيمي شب رحمتك خوي كسانك موفق دكا لو كوات توبه كانوا ليش يعني قبول دكا يتر لي رجدا لبر توابوني كاد وستين بپشتواني خوي يقول لو انا كان ده هاتو دين وخدمه اتانو زياتر لخدمتي عند دبين. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى اله وصحبه اجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.